پەیوەند دوای 8 ساڵ دابڕان بە ماوەی 40 ڕۆژ بە لێخوڕینی پاسکیلەکەی گەڕایەوە گوندی ئەحمەد ئاوا لە هەڵەبجە بە بڕێنی 5200 کیلۆمەتر لە ئەڵمانیا گەڕایەوە ماڵەوە. لە کاتی ئەنجامدانی گەشتەکەیدا بە 11 وڵاتدا تێپەڕیوە. تەواوی گەشتەکەی تەنها بەم پاسکیل ئەنجامداوە. سەرەڕای سەختی گەشتەکەی پەیوەند دەڵێ پلانی داهاتووی گەشتکردنە بە دەوری زەویدا. سەرەتا بیرۆکەی ئەوم بۆ دروست بوو کەەوە پاسکیل بچین بۆ باشووری ئەفریقا. بەڵام ئیتر بیرم لەوە کردەوە کە بچمەوە بۆ کوردستان ئەو کاتە گەشتەکەم پڕماناترە بێت. بە نمونە ئەگەمەوە نیشتیمانی خۆم لەوێ خزم و هاوڕێ و کەسەکانی خۆمە بینمەوە و ئەم ڕێگایەش سەلامەتترە تاوەکو بڵێن باشووری ئەفریقا بە هاوینیشە باشترە. ماوەی 40 ڕۆژە بەڕێوەم. یەکی 5 و ماڵەوەم بەجێهێشت لە ئەڵمانیا. دوای 40 ڕۆژ پاش 40 ڕۆژ گەشتمەوە ماڵەوە، ینی لە ماڵەوە بۆ ماڵەوە لە ئەڵمانیا بۆ هەورامان. Moldova não. Moldova não? É. 80 kilometri. 80? 80. Ja, گەرەکە بۆ فێری مۆلدۆڤا. 80. ئەوەی کە پاسکیلم هەڵبژارد گەشتی پێ بکەم هەر ئەوە بوو کە کللتوری وڵاتەکان بناسم لە تێکەڵاویان بم. ینی ئاماجەکەشم بەدی هێنا سوپاس بخوا. ئەچوومە ناو کۆمەلگاکەوە خەڵکی میوانداری ئەکردم، قسەیان لەگەڵا ئەکردم، داواتی خواردنیان ئەکردم. هەنێک کات بەبێ ئەوەی زمانی یەکتر بزانین بانگیان ئەکردم بۆ ماڵەوە، خواردنەکەیان لەگەڵ دابەش ئەکردم. هەنێک کەس هەبوو بڵێن هەژار بوون، خانوویەکی بچووکیان هەبوو، خانوویەکی کۆنی بچووک لە ماڵەوە پارچەنانێکیان هەبوو لەتیان ئەکرد بۆ ینی بەشی منیشانەدا. کولتوری تورکیا زۆر نزیکە لە خۆمانەوە، بەڵام ڕۆمانیەکان زۆر میوان دۆستن، بەتایبەتی خەڵکی لادێنشینەکان. خەڵکی سادەن، خەڵکی میوان دۆستن، یارمەتی دەرن پاشان تورکەکان. Tag 1, jetzt ist 14 Uhr. Ich bin bis jetzt 46 Kilometer gefahren und jetzt regnet. Und es regnet. Und jetzt geht Welt hoch. Wow, das ist so anstrengend. Und auch Gegenwind. Ja, aber da ist eine sehr schöne Landschaft. یەکێک لە سەختیەکانی ڕێگاکە ئەوە بوو کە کەشوهەواکەی زۆر هەتاوەکو تورکیا کەشوهەواکەی زۆر سەخت بوو، هەمیشە ڕەشەبای هەبوو، باران ئەباری. سەختیەکانی تر ئەوە بوو کە سەگی بەڕەڵای زۆر لێیە، بەتایبەتی لە ڕۆمانیا، بولگاریا، تورکیا. بۆ نمونە شەوێکیان ئەمویست لە دەریاچەیەک بخەوم، هەر لەوێش خۆم بشۆم. 4 ڕۆژ بخۆم نەشۆری بوو. دوای ینی دنیا تاریک کردی بوو بە 20 سەگەوە دەوریان دابووم، 20 سەگ. ئیتر تاوەکو لێیان ڕزگار بووم، پێم وابێت نیو سەعاتی پێچوو نیو کاتژمێر. کەسی لێ نەبوو، شوێنێکی چۆڵەوانی بوو، 20 سەگ لەوێ پەلاماریانەدام. ئیتر سوپاس بەخوا ڕزگارم بوو بە سەلامەتی. خۆم خواردن دروست دەکرد لە زۆربەی وڵاتەکانە. ئەم بەشەی ئەم جامتایە تایبەتە بە ینی ناوناوە مەتبەخەکەم. لێرە مەجەڵی لێیە، کەوچک و ینی خوێ و ئەو شتانەی لێیە کە مرۆڤێک بتوانێت کەسێک بتوانێت خواردن ئامادە بکات، شتێکی سادە ئامادە بکەیت. یەکێک لە ئاماجە زۆر گرنگەکانی گەشتەکەم ئەوە بوو کە شتێک بۆ ژینگە بکەم، شتێک بۆ ئەستێرەکەمان بکەم. بۆ نمونە ڕوەک درەخت بڕوێنم، هەموو 100 کیلۆمەترێک درەختێکم چاندووە. ینی بۆ نمونە پاسکیلم هەڵبژارد. یەکێک لە هۆکارانە ئەوە بوو کە پاسکیل دۆستی ژینگەیە، پاسکیل دۆستی خۆتە، لەشت بەهێز دەکات، وەرزشەکەی تەندروستیت باشتر دەکات. من ئەوە ماوەی 14 ساڵە پاسکیل لێ ئەخڕم، 14 ساڵە نەخۆش نەخۆتم، ینی تەنها سەرمان بووە. زۆر دڵخۆش مەکات کە خەڵکی بەتایبەتی ئەوەی کە پێشوازیان لێ کردم، قەت چاوەڕێ ئەوە نەبووم، ینی شتێک بوو سوپرایزیان کردم پێ. ئەوە زۆر دڵخۆشی کردم، چاوەڕێ ئەوە نەبووم کە ینی چاوەڕێم کە هاوڕێکانم بێن بەدەمەوە پێشوازیم لێ بکەن، بەڵام بۆ شێوازە گەورە چاوەڕوانی ئەوە نەبووم. زۆر دڵخۆشم کە ئەوانم هەن بۆ گەشتی داهاتوم، واز لە کارەکەم هێنم. بۆ بەڵێ ساڵێک 2 ساڵ واز لە کارەکەم هێنم بۆ ئەوەی بە زەوی یا بسەڕێمەوە، ینی بەس بۆ خۆم
2 ساڵ تەرخانێکم بۆ خۆم بۆ ژیانی خۆم بۆ ئەوەی دنیا ببینم و گەشتکەم هەرم پاسکیلە بەڵێ لەوانەیە کەمێک گۆڕانکاری لێ بکەم گۆڕانکاری بەڵام هەر بەم پاسکیلە ئەمێ بە دەوری زۆری بسڕێمەوە بەتەنیا سەفەر بکەی سەختی ئەبێت گەشت سەرما هەیە گەرما هەیە برسێتی هەیە هەنەجار ئاوم پێێن ئەمە هەنەجار خواردنم پێێنە ئەمە بەڵام ئیتر ئەوانەش بڵێن بەشێکن لە سەفەر من خۆم بۆ ئامادە کرده بوو کە سەرمامە بێ کە گەرمان بێ کە نەخۆش بکەوم بۆ نمونە لە ڕۆمانیا کەش هەواڵی زۆر سال بوو باران بوو ڕەشەبا بوو پای هەبوو لەوێ 3 ڕۆژ نەخۆش کەوتم بەڵام ئیتر هەر بە نەخۆشیەوە لێمە خوڕی بەردەوام پلانم داناوە کە گەشتەکەم بەردەوام بێت دوای 20 ڕۆژی تر ئەچم بەرەو ئینشاءڵڵا ئەچم بەرەو هەندستان و لەوانێ بگەمە ئوسترالیا لەوانە نەگەم لە 2 ساڵی داهاتوە ئەمەوێ بە دەوری زەویا بسوڕێمەوە هەر بە پاسکیل